وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لەبارەی هێرشەکەی سەر فڕۆکەخانەی هەولێر کە بنکەیەکی هێزەکانی هاوپەیمانانی لە نێو فڕۆکەخانەکەدا بە ئامانج گرتبوو ڕایگەیاند. تەقینەوەکە بە فڕۆکەی بێفڕۆکەوانی بەمین ڕێژکراو ئەنجامدراوە. بسم الله الرحمن الرحیم. لە کاردانەوەی ئەو ڕووداوەدا لیوا یەحیا ڕەسوڵ وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند. فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بڕیاری داوە دەست بەجێ لێکۆڵینەوە لە پەلامارەکەی هەولێر و ناوچەکانی دیکە بکرێت. فقد وجه بعملية أمنية تكون لە ڕاگەاندراوێکی ڕۆژنامەوانیدا لەو بارەوە لیوا یەحیا ڕەسوڵ لە سەرزاری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە ڕایگەیاند کە ئاسایشی عێراق بەرپرسیارەتی حکومەت و تەواوی هێزە ئەمنیەکانە. ئامانج لەو کردەوە تیرۆریستیەش کە لە مانگی ڕەمەزاندا کراوە تێکدانی ئاسایشە. الهدف من العملية وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق وتیشی هەندێک هەوڵ دەدەن پشێوی دروست بکەن، ئاسایش و سەقامگیری تێک بدەن، ئەمەش کارێکە قبوڵ نەکرا و ڕوبەڕووی هێزی یاسا و هاوشانی گەلی عێراقی دەبێتەوە. نؤكد مرة أخرى أن دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆکۆماری عێراقیش لە ڕاگەاندراوێکدا سەرکۆنەی ئەو هێرشەی کردو وتی دووبارەبوونەوەی بە ئامانجگرتنی هەولێر پێشتریش بەغدا و ناوچەکانی دیکە کارێکی تیرۆریستیە. بە ئامانجگرتنی ئاسایشی هاوڵاتیان ڕێگریە لە هەوڵە نیشتیمانیەکان بۆ پاراستنی ئارامی و سەروەری وڵات و بە توندی سەرکۆنەی دەکەین. لەلایەکی دیکەوە جێنین هێنیس پلاسخارد نوێنەری تایبەتی سکرتێری گشتینەتەوەی گرتوەکان لە عێراق ڕایگەاندووە ڕووداوەکانی شەوی ڕابردوو لە هەرێمی کوردستان نمونەی هەوڵێکی دیکەی سەرکێشی مەترسیدارە بۆ دروستکردنی گرژی و هەڕەشە لە سەقامگیری عێراق. لە تویتێکیدا لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر پلاسخارد نووسیوێتی بە هەموو شێوەیەک ئەو جۆرە کردەوە توند و تیژیانە شەرمەزار دەکەین. داواش لە حکومەتی فیدراڵ و هەرێم دەکەین بە خێرایی و یەکدەستانە کار بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی ئەو جۆرە هێرشانە بکەن. لای خۆشیەوە نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە تویتێکدا نیگەرانی وڵاتێکی بەرامبەر هێرشەکانی سەرشاری هەولێر ڕاگەیاند و نووسی لەو هێرشانە تووڕە و نیگەرانین. نێت پرایز ڕایگەیاندووە زۆر تووڕە بووین بە هەواڵی ئەو هێرشانی لە هەرێمی کوردستانی عێراق ئەنجام دران. گەلی عێراق دەمێکە ئازار و مەینەتی زۆر بەدەست ئەم جۆرە لە توند و تیژی و پێشێلکردنی سەروەریەوە دەبینن. شەوی ڕابردوو هاوکات لەگەڵ ئەوەی هێرشی موشەکی کرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بنکەیەکی سەربازی تورکیاش لە ناوچەی باشیک یان بەعشێقە لە باکووری خۆرهەڵاتی مووسڵ بە هەمان شێوە هێرشی موشەکی کرایە سەر و بەو هۆیەوە سەربازێکی ئەو وڵاتە کوژرا.